باڵۆن فۆرن بەدیە ئەوەی بزانن شتێکی غەریبە لە ناو مەعیدەتی دادنێ دەبی ئەمە فێر لە مەعیدەی بکەین لە ناو مەعیدەی دایدەنێن مەعیدەی هێور دەکەینەوە مەعیدەی هێور دەکەینەوە و دەبی دەرمانی بخواتن ئەو کەسەیە دەبیتن مەسەد ئەو ڕۆکەکە دادەنێ ئەمە پێم باشە هیچ نەخواتن چونکە ئەمە مغەزی دەدەینێ شوتێک مغەزی دەدەینێ لێرکوانە یعنی چەند بتڵ مغەزی دەدەینێ وەبی تووشی تێنێتی لا دەبین ئەوجا لە سبێنێکەوە دەست پێ دەکاتن 2 ڕۆژان مراعاتی خۆی بکات 2 ڕۆژان هەتا جسمی لەگەر ئەو شتە غەریبەی لێ ڕادێتن وەکو ئەوێ ددانت پڕ دەکەیەوە 2 ڕۆژانت بە زمان لە دانت دەدەی یعنی هەست دەکەی شتێکی غەریب لە ناو دەوت دانرایە بە هەمان شێوە شتێک لە ناو مەعیدەی دانرایە دەبی مراعاتی بکەی 2 ڕۆژان هەتاوەکو جسم لێ ڕادێ لەگەری کاتێک کە جسم لێ ڕاهات لەگەری ئەو کاتی شەشە لە دروست ناکاتن ئەو عیلاجانەی کە ئەمە دەیدێنێ دەبی جێڕایالبی بخواتن عیلاجی دەدەینێ لە بۆ هەفتەشی ئەو عیلاجەی دەخواتن و ئەگەر هەستی کرد مەعیدەی ئێشە تاوەکو دەری دێنی دەبی عیلاجی بخواتن ئەو مەشاکلانەیە کەوا لە بۆ باڵۆنی لۆی دروست دەبیتن هەندێک لە نەخۆشەکان ئیزعاز دەبن دەرێن بۆنی دەومان دێتن ئەوانەیە کە احتمام بە خاوێنی نەدەن طبیعی دەبی احتمام بە خاوێنی بدەی نابی پێش نووسنی نانی بخۆی چکە باڵۆنێک لە ناو مەعیدەدا ئەتوش خواردنی بخۆی لەسەری بنووی دەوت بۆنی دێتن احتمام بە خاوێنی دە و دانی دەداتن ئەوانە زۆر زەڕورە احتمام بداتن کەوا عیلاجەکان بخواتن سبەی ئێوارێکە پێش نانی حەبی هەیە پاش نانی حەبەچی هەیە ئەو عیلاجانەی دەدەینێ کێشەی لۆ دروست ناکاتن تەسەوور دەکەم ئەوگەر ڕێنماییەکانی دکتۆری جێبەجێ بکاتن دەتانم برم لە 15 کیلۆی لۆتر کیلۆی دادەبەزێنیتن بە شەرتێکی ڕێنماییەکان تەطبیق بکە هیوایە دەرێجە گەرم ڕێنمایی تەطبیق بکەم بە خۆم سەعیف دەمەوە بەبێ باید باڵۆنی لۆدا بنێم وانە ئەو پرسیارەکە ئەو باڵۆنە یارمەتیت دەدا کەنانی نەخۆی یارمەتی دەدا نەک زەعیفت دەکاتەوە ڕجاءن جوان تێبگەن یعنی یارمەتی دەدا هۆکارێک دەبی وەکو پاتریەک مردی بیتن پارێک بە سارەکەیەوە دەنێ و سیلفی لێ دەداتن یعنی ئەوە یارمەتی دەرەکە هۆکارێکی باشە و باڵۆنی زیرەک ئەمە بە 15 وەرەقەیدا دەنێن کە بە 4.5 دەکرین بە 15دا دەنێن و بە کەمتریش دانانێن لە بۆ کەس و باڵۆنی ئاعتیادیش بە ملیۆنە چی دادەنێن لەگەڵ باڵۆنی زیرەک ئەشعی دەگری ئەشع بە 10,000 دیناری لە مهرەبانی ئەشعی دەگری دەرمانی وەردەگری عیلاجی لۆ دەنووسین ئەوانە لەسەر حیسابی خۆتە میهرەبانی دڵسۆزی و لێزانی